ئەم کاتتان باش بە هیوام هەموو لایەکتان زۆر باش بن. ئەمڕۆ من هاتووم بۆ ڕێکخراوی هاوشاریانی سلێمانی. ئەم ڕێکخراوە تایبەتە بە هاوشاریانی سلێمانی، ئەو کەسانی کە ساڵانێکی زۆر لە شاری سلێمانیە خزمەتیان کردووە، ئەرک و ماندووبوونی ئەو کەسانە بە هەندوەرەگیرێ لە ڕێگەی دانانی وێنەی کەسەکانەوە. بۆیە ئەم ڕێکخراوە چەندین دروشمی جیاوازی هەیە، پاراستنی ژینگە خەڵک، فەرهەنگ، کلتور، بۆ ئەوەی کە لەسەر یەکە بە یەکەی ئەم دروشمانە گفتوگۆ بکەین و بابزانین هاوشاریانی سلێمانی ئامانجیان چییە. پێکەوە لەگەڵ مابن تا کۆتایی ئەم بەشە. سەرەتاش لەگەڵ سەرۆکی ڕێکخراوی هاوشاریانی سلێمانی بەڕێز سەرکاری حەسەن بە گفتوگۆ لەسەر ئەم پرۆژە و ڕێکخراوە ئەەکەم. کاک سەرکار سڵاو لێ بم کاتۆ باش. زۆر سپاس. دەستێکی گفتوگۆکانمان باسێکیەوەم بۆ بکە با بزانم ڕێکخراوی هاوشاریانی سلێمانی ئەم ڕێکخراوە چییە؟ ئێمە پێناسەیەکی ڕێکخراو بوو بکەم. ڕێکخراو کۆمەڵە کەسانێک ئامانجێکیان نزیکە لەیەکەوە کۆبنەوە یەکەگرن بەرنامەی بۆ دانن و ئامانجەکەیان دیارەکەن و خەباتی بۆکەن. باشە، کاتە ڕێکخراوی هاوشاریانی سلێمانی پێمان بڵێ ئامانجەکەی چییە؟ ئێمەش بەهۆی چەند ئامانجێکەوە کە لەگەڵ کۆمەڵی برادەران یەکمان گرت و دەوردا کۆبنەوەمان لەسەر کرد و هەمومان یەک خەممان هەبوو، یەک کێشەمان هەبوو، نزیک بووینەوەکەوە ڕێکخراوێکمان دروست کرد. دوای چەند مشتومڕێکی زۆر ناوکەی زۆر بەلامانەوە گرنگ و ناومانە ڕێکخراوی هاوشاریانی سلێمانی لەبەرەوەی هەستمان کرد. خەڵقی سلێمانی مەغدوورێتی زۆری هەیە. خەڵقی سلێمانی لە زۆر شتا ناخوێنرێنەوە، تەنانەت شاعیرەکانمان ناخوێنێنەوە، خرێجی داگۆکانمان ناخوێنێنەوە. ئێمە هەوڵماندا ژینگەمان ناخوێنێتەوە. ڕێکخراوەکە ئامانجمان بۆ دیاری کرد. یەکی لە ئامانجەکانمان ژینگەیە. ئەمڕۆ لە عالەمان لە دنیای ژینگە بۆ سەرەکی ترین کێشە لە دنیاە. کاک سەرکار ببوورە لێرە ڕاتەگرم، ئێوە چۆن ئەتوانن لە ڕێگای ئەم ڕێکخراوەوە ببن بە کەسانێک وەکو خەمخۆرێک بۆ پاراستنی ژینگە؟ چ کار و چالاکیەکتان هەیە لەم نێوەندا؟ ئەنجا ئێمە کە سەرێکەکەمان ژینگەیە، دوای ئەوە خەڵکە، پاراستنی خەڵک دیارە خەڵک توانێتی ئەم شارە ناوناوبانگی شارە گەورە دەرخات. ئەوە خەڵقە توانێتی ئیشی باش بۆ ئەم شارێکە و ئێستا بە شاری ڕۆشنبیری، بە شاری هەڵمەتە قوربانی، بە شاری ئازایەتی، بە شاری دەستپێشخەری لە هەموو بوارەکانە ناسا. ئەو خەڵقی ئێمەش بۆی ئەو خەڵقانەمان نمایش کردووە لێرە بۆی ڕێز لە خەڵک گەرن لە کللتور و مێژووی ئەم شارە بگرین. و بەشمانێ ئێمە بۆ ژینگە ئەچینە چەند داواکاریمان پێشکەش کردو، چکە ڕێکخراوەکەمان مۆڵەتی هەیە. چەند جار چینە دەلای داواکاری گشتی بە ڕێزە وەڵامیاوین تۆ هاوکارمان بووە و خەڵکمان بۆ کردێتەوە چین نەمامان ڕوانوە. ئەوە وێنەمان هەیە لە هەڵمان واسیەوە ئەوان سووتانیوانە ئێمە 200 نەمامان بردووە لە گۆژە ڕوانومانێتەوە لەسەر ئەرک و هیلاشی خۆمان. دەستان خۆش بە بگومان هەرکە تەناو ئەم ماڵەوە بەڕاستی کۆمەڵێک وێنەی کەسایەتی دیارەکانی ئەم شارە کە ساڵانێک لە نێو شاری سلێمانیە جێدەستیان دیار بوو و خزمەتیان کردووە. ئێوە لێرە وێنەکانیتان هەڵواسیوە، دەستان خۆش بە ماندوو نەبن. باسێکیەوەم بۆ بکە ئەم ماڵە بۆ نمونە ماڵی هاوشاریانی سلێمانی هەموو کەسێک دەتوانێت بێت بووی؟ ئێمە یەکەم مەبەستی سەرەکیمان لە دووسێ کۆڕووکۆبوونەوە باسمان کردووە، لە مقابلەیە باسمان کردووە. ئێمە بۆ دژایەتی هیچ کەسێکیگە نەمان کردووە. شار و چارەکانی کە لای ئێمە پیرۆزە خۆشەویستیشون خەباتیشمان بۆ کردوون، هەمومان پێشمەگاتیشمان تیا کردو و ئەوانی ڕێزان ئێمە کردو، ئێمەش ڕێزمان لێگرتوون. بەڵام من کە هەستم کرد خەڵقی سلێمانی مەغدوورەوە بەشایەتی خەڵقی غێر سلێمانی، تەڵعەت تاهیر خەڵقی هەولێرە، نووسەرێکی زۆر باشە، کوڕێکی زیرەکە من ناشیناسم، بەس لە پەیجوشتا بینیم لە کتێبخانەی ئەوەی پێشانگەی کتێبەکە تاسوزە کرایەوە مقابلەیان کرد. چیز وەک چۆن مقابلەی کردوتی ئەڵێ چی لەسەر سلێمانی. ئەو قسەی زۆر کرد، بەڵام ناوەخنەکەی وتی سلێمانی مرواری سەرتاجی کوردایەتیە، وتی خۆشاری کە زۆرە،
ئێمە شانەتیشی پێ بکەین و بچین تای بژین و شەقامی پان و پۆڕێکی هەبێ و هاوی نەهواری خۆشی تاوێ بەڵام وەکو سلێمانی پیرەمێرد و حەمدی و گۆرانیان نییە یعنی ئەمە ئەوە ئەیڵێ خۆ من بە زۆر پێم نەوتووە ئەڵێ هێن شێم حەمەی خاڵ بۆ ئەوەی کە تاکیدکەم و تەقسەکە خۆیان شێم حەمەی خاڵ ئەڵێ کوردایەتی خواپەرستیە چی ئەماڵێ ئەمە خەڵقی سلێمانی ئەماڵێ بۆیە ئەم خەڵقە پێویستە ڕێزیان نێبژیرێ ئەم خەڵقە پێویستە مێژەکان نەشوێنرێ و ون نەکرێ و ئەبێ ئێمە لە ڕێی ئەمێنانەوە خەڵقەکانە نەشتوان بۆ بازەکەن بەرنامەی زۆرمان هەیە. لەگەڵ یەکێک لە دەستەی دامەزرێنەرانی ڕێکخراوی هاوشاریانی سلێمانیە گفتوگۆکەم ئەویش زۆر بەڕێز کاکامەرانی کارگەچیە کە ڕەنگە زۆری نەتان لە پرۆگرامەکانی کورساتە گوێبیستی بوو بێتن کە ساڵانێکی زۆرە خزمەتەکە لە شاری سلێمانیە کاکامەرانگیان سڵاو لێ بێم کاتەوە باش سڵاو لێ و سپاسانەکەین و زۆر سپاسی کورسا دەگەین کە عەزیەتان کێشهاتنێتێ زۆر سپاس بۆ تۆ کاکامەران ئەم جارە گفتوگۆکانمان جیاوازترە لە چاوجارەکانی ترا ئەم ڕێکخراوی هاوشاریانی سلێمانی ئەمەوێت لەگەڵ بەڕێزی شتاباسێکی بیرۆکەکەمان بۆ بکەی کە تۆ یەکێکی لە دەستەی دامەزرێنەرانی ئەم ڕێکخراوە بیرۆکەکە لە چی وەستەرچاوی گرت ئامان شتان چی بوو لەوەی کە ڕێکخراوێکی لەم شێوازەدانن بەڵێ ئێمە بەڕاستی کۆمەڵێک کەسایەتی سلێمانی کۆبووینەوە بۆ ماوەی هەشت تا هەژنۆ کۆبوونەوەمان لە گەلەرێکی خۆم کرد لە ماڵی خۆمان دانیشتین بۆ ئێمە بتوانین کۆمەڵێ مەعانات هەیە چۆن بتوانین ئێمە بە ئینگلیزی پێڵێن لۆکاڵ هیستۆری ینی مێژووی داخلی شار چۆن پارێزینەوە کەلتورە لەبەرەوە هەڵساین پەیڕۆ پرۆگرامان دروست کرد موافقەتی حکومەتی هەرێممان وەرگرت بۆی بتوانین ئەم ڕێکخراوە بتوانین خزمەتی خەڵکی شانە ڕەسەنەکە بکەین ئەو شارەی کە بەڕاستی هەموو کۆبین بە یەکۆ کۆبینەوە نەک هەرمووی پەرش و بڵاو بووین بینەوە ئەمانە بە هەموو جۆرە فیئەکانەوە بە هەموو جۆرە پیشەیەکانەوە بە هەموو جۆرە سەنعاتەکانەوەی کە هەیە لە ناو شارە کۆیان کەینەوە بەوە هەڵساین دوای کۆبوونەوەکان ڕێککەوتین بە دەرەنجامی خانیۆکمان گرت لە ئیبراهیم پاشا دوای هاتینە خانیۆکمان گرتووە لە شارەوانی بە عەقدی ساڵانە بۆی بتوانین ئێمە زۆرترین کەسایەتەکانی سلێمانی لێرە کۆکەینەوە ئەوەی کە نەکراوە بی بۆمان بێنە ئەوەی کە پێویستە خۆمان لە سەرەکی خۆمان چاپمان گەیانوە لێرە بتوانین ئەو مێژووە دروستکەین کە خەڵکی سلێمانی محەلەکەی یانیەوەی کە خەڵکی سلێمانیە چۆن کۆبنەوە بەر ئەم ماڵە جوانەمان دروست کردەوە و کەسێکیش بۆ ئەم ماڵە ماڵی خۆی بێت بەڕاستی تر هەرکەیتە ژوورەوە بۆ ڕێکخراوەکە هەز بە ئارامیەکەی هەموو ئەو کەسایەتیانی کە ساڵانی خزمەتیان بە شاری سلێمانی کردو اینجا لەگەڵ ئەوانەشە کاکامەران یەکێکە لە شێوەکارە زۆر بەتواناکان کۆمەڵێک تابلۆی زۆر جوان و ناوازەی لەم ماڵە شاخستۆتە ڕوو بۆیە توان بێن بۆ بینینی تابلۆکانی کاکامەرانیش من ناوی ئەم ڕێکخراوە زۆر سەرنجی ڕاکێشام کاکامەران بۆچی ناوتان ناوە هاوشاریانی سلێمانی ئێمە مەبەسەکە هاوشاری واتە ئەو هاوشاریە کە لە ناو شاراژی واتە ئەو هاوشاریانەیە کە خەڵکی ڕەسەنی شارەکەن واتە ئەو هاوشاریانەیە کە خزمەتیان کردووە یا نەیانتوانێت مەجالێ بوارێنە بۆ خزمەتکەن کۆچیان کردووە بەس کوڕەکانی کچەکانی بە دوایانەوەکانی خزمەتی شارەکەن ئێمە بۆیە ناومانەوە مستەڵاحەکە هاوشاریانی سلێمانی واتە هەموو هاوشاریەکی سلێمانی لێرە ئەندامە باسی ئەوەت کردواتە کەسێک کە ئەندام بێت لێرە ئەگەر بۆنەیەکیان هەبێت ئەتوانێت بێت ئەم ماڵە لە ئێوە داوا بکات ئێوە ئەیەنێ بۆی کە بۆنەکەی تیا ئەنجام بات ئێمە یەکێ لە مەبەسی ڕێکخراوەکەمانەوە قانزاژنەویستە و ئەم ماڵە ناومان ناوە ماڵی هاوشاریانی سلێمانی و پێیجێکمان دروست کردووە هەموو کەسایەتەکانی سلێمانیمان داخڵ کردووە هەموو کەسێک بۆی هەیە بۆنەکانی بێ لێرە بیکا لە جیاتی بچێت لە شوێنێک بیکە پارە بە لە شوێنێک بیکە هیلاک بێ لێرە توانێت لێرە هەموو شتەکانی بۆ حازرەکەین بەخۆبەخش ئیشەکەینی و کلیلینی بۆ خۆی ئیشەکان لێرە بکە و مناسەبەکە بکە یەکیکە لەوانە ئێمە کۆمەڵە مناسەبەیە لە نووسەرەکان لە ڕۆشنبیرەکان لە هونەرمەندەکان
لەوانەی کە لەسەر مێژووی شار قساکەن لێرە توان بێن کۆڕ و کۆبوونەوە بکەن واتە ئەمە یەکێکە لەو بەرنامانی کە ئێمە پلانەکەمانەوەیە کە ئەمانە هەمووی جێبەجێ بکەین. باشە لە کاتی تۆمارکردنی ئەم بڕگەیە خاتونێک کات بۆ ئێرە وێنەی دایک و باوکی هێنابوو لەگەڵ خۆیان اینجا پرسیارەکەی منیش ئەوەیە چۆن ئەو کەسانی کە خەڵکی ئەم شارە ئەزیزە بوون ئەگەر چی لە ژیانان نەماون بەڵام ساڵانێکی زۆر خزمەتیان کردووە چۆن یاخود مەرجتان چییە بۆ هێنانی وێنەی ئەو کەسانە بۆی کە لە نێو ئەم ماڵە جوانە وێنەکانیان هەڵواسن. ئێمە لە بەرنمەکەمان وایە و ئینەکەشمان وایە شروتی ڕسمەکان لەسەر ئەی فۆربێ لەسەر تەختە بێ ئیتر بەپی ئەو شوێنەی کە هایبەت تایبەتەکە هەڵی ئەواسین وەکو ئەمانە کە ئێستا هەمووی ئەیفۆڕۆ هەموو شیناوی کەسەکە و لەدایکبوون و کۆچەکەش هێبێت یابێ. زۆر بە سەرێکی ئەرزان بۆمانەکەن ئەوەشی کە نەتوانێ بیکە ئێمە لە گرفانی خۆمانەچین ئەیکەین و خۆشمانێنینەوە بۆ شیاڵێ لە شتان ساغ بەڕاستی ئەرکێکی زۆرتان خسۆدە سەرشانی خۆتان ماندوونە بن. باشە کا کامەران با پرسیاری ئەو بکەم لە نێو ئەم ماڵە جوانەیەکو پێشتری ژۆتەم کۆمەڵێک تابلۆی زۆر زۆر جوان نەخشێنراوە بە دەست و پەنجەکانی بەڕێزت لەم ماڵی هاوشاریانی سلێمانیە کاتەکانت چۆن بەسەرەبەی تۆ سەرقاڵی کێشانی وێنە و تابلۆکانی یاخود نابەز تابلۆکان ئامادەکەیت و بە ئامادەکرایی هێنی بۆ ئێرە؟ ئێمە یەکێ لە دروشمەکانی ڕێکخراوی هاوشاریانی سلێمانی پاراستنی ژینگەیە لەبەرەوە من بەڕاستی ئەوە ماوەی 4 ساڵە لە مەجای ژینگە ئیژەکەمەوە دار و درەخت و ئەو جوانکار جوانانی کە درەختە یا بە مرۆڤ ژینگە سروش چەند جوانە ئەومانە لەبەرەوە من ماوەکەم یعنی زۆرە ئێسا تەمەەن باقی بێ ئەوەی بتوانم لێرە ڕسمەکەم و شوێنێکی جوان کردووەکو گەلەریەک و لەوحەکان هەم نمایشەکەم تابلۆکان هەم لەگەڵ شادەزەکەم بە ڕسمکردنەوە خەڵکێکگەیە ڕوومانتیەکە یا مناڵی هێنیا کوڕەکەی کچەکەی ناڵ حەزەکەین ڕسمکە ئەوەش توان بڵم فریەکەم چێ بێ لێرە من مەجالیم فڵچە بەکاربێنێ لەو دروست کاتەوەمانە ئەوە یەکێکە لە بڵین هینەکانی ئێمە دروشمەکانی ئێمە لەگەڵ ژینگە و ژینگەی جوانی شار چونکە یەکێک لە خەسڵەتە جوانەکانی سلێمانیەوەیە لە ساڵی 50-60ەکانە سلێمانی زۆری تمامیان بە سروشتێکی جواناوە لە سلێمانیە ئەگەر دیقەت بی ساڵەکانی 50-60ەکان هەموو کارێز و کانیاوەکانی کە هەیە هەمووی دار و درەختی تیا بۆ ژینگەیەکی جوان گەڕەکە کۆنەکانی عقاری و چۆچۆمانە هەمووی درەختیان ڕوانوە وای لاتۆ نەریتا هەموو ماڵەیە میێوی هەبووە شتیداری بەرا پرتەقاڵ و هەنگی دنیا و هەروەها هەنجیر و ئەمانیانەوە ینی ئەو کەلتورێنینەوە وردە لەگەڵەوەیە بتوانین خەڵک فێریەوەکەین هەر بەردەوام ئەو ژینگە جوانی سلێمانی پارێز بگومان دروشمەکەشتان هەر بەو شێوازەیەوە بزان پاراستنی ژینگە و ئەو کللتوری کە لە ساڵانی ڕابردووە بە تایبەتتر هاوشاریانی ئەم شارە خەڵکی ئەم شارە هەیەیان بۆ ئێوەتانە دووبارە ئەم بابەتانە زیندووکەنەوە دەستان خۆش بە بێگومان ئەو بۆنەوەی ئێستا زۆر گرنگە کا کامەران پرسیاری ئەو بکەم با بزانم ماڵی هاوشاریانی سلێمانی لە داهاتووە چ پلانێکتان بۆی هەیە چۆن ئەتانەوێت گرنگی زیاتر بە ئەم ڕێکخراوە بن ئێمە بۆیە ناومان ناوە ماڵی هاوشاریانی سلێمانی واتە ئەم ماڵە کراوەیە و کۆمەڵە پلانمانەیە پلانەکانمانەوەمە لەگەڵ دەستی ئەنجومەنی ڕێکخراوەکە دانیشون بۆی بتوانین بڵاو کراوەیەک بکەین زۆرزی من سوپاسی هەندێک لەو کەسایەتیان ناکەم کە لە دەرەوەی وڵاتوەکو داناس کە وێنە کۆنەکانی سلێمانیە بابڕێەوە ئەوە ئیسعدادیانێ و ڕۆژنامەیەکمان بۆ دروستکەن و هەندێک کەسایەتی هەیە لەگەڵمانە دیزاین ئۆمانە ئاکەنیگەین بە وەرزی ئەم ڕۆژنامە و بڵاو کراوەیە ئەەکەین بۆ ئەوەی وەرزی پیشانی خەڵکی بین ئەو کەسایەتیانە چی کراوە چی نەکراوە ئەمانە دووهام ئێمە ئەمانەیە بەڕاستی پلانی کەمانێ بتوانین تەلەڤیزیۆنێکی مەحەلی دروستکەین بە ناوی هاوشاریانی سلێمانی کە بەسەکەوا بێت بەزە ناو سلێمانیە ئەو بەسە خەڵک بیبینێ ئەم هاوشاریانی کە ڕووەکەنە ماڵەکە لەبەرەوانە کۆمەڵە پلانە یەکێک لە پلانەکانی کە زۆر زۆر گرنگە باسیکەینەوەیە ئێمە هەموو ئەم کەسایەتیانی کە هەڵماواسیوە ئەکەینە دۆکیمنتاریە ژمارەیان بۆ دانین بە کۆمپیوتەرە کەسێ بێ ژمارەکە لێیە ئەو کەسایەتێ چی کردەوە سلێمانی چی شتێکی باشی کردوە چی نەکردووە ئەمانە هەمووی وەکو دۆکیمنتاریە پرۆفایلێکە
ئینەکەین ئەمانە ئەو پلانانەیە کە بەردەوامە من هیوادارم ئەو خەڵکی کە لە شاری سلێمانی ئەوەی کە ڕسمینێناوە بیێنێ ئەوەی کە پێویستە پشگیریمانکە بێ پشگیریمانکەمە دەرکەمان کراوە. دەستان خۆش بێ بگومان ئەم ماڵەش بۆ هەموو کەسێک ئەگەر خەڵکی شاری سلێمانیش نەبێ ئەتوانێت بێت بۆ ئەم ماڵە و بتوانێت ئاشناوێ بۆ کەسایەتیانی کە ساڵانێک لەم شارەیە خزمەتیان کردو وایە بۆی بیرۆکەکار بۆ شێوازە نەبێ ئەم ماڵە بە تەنها بۆ خەڵکانی شاری سلێمانیەوە نیە؟ وەڵی من بۆ هەموو کەسێک ینی شار و شارۆژ هەموو کەس میوانە توانن بێن بەس من ڕێیەکمەیە ڕێ وا باشە ئەگەر لە هەموو شار و شارۆچکەکانیش هاوشاریە دروست بکرێ بۆ ئەوی پاراستنی کەلتورە مەحەلێکی خۆیان بکەن بۆ نمونێ ئێستا لە سلێمانی کۆمەڵێک کەلتور تێکەڵی شار بووە ئێمە کەلتوری سلێمانی ئەگە باسی 30 و 40 و 50کان کەین کەلتورێکی زۆر جوان بووە بۆ نمونە ماڵەکان لە ناو خۆیانە خواردنیان تەوزیە بەشیان کردووە ئەم چی هەبوو ئەوە هەڵپەرکیەکان هەموو خوشک و برا بووین ئێستا کەلتورەکەمان تێکەڵ بووە کەلتوری کەلاریمانەیە هەڵەبجەیمانەیە بە سپاسەوە بە حورمەتەوە بەهینی ئەوانی دەور و پشتمانەیە ئەمانە وردە وردێمە ئەما پارێزین ئەگەوانیش بیانەوێ ئەوانە دروستکەن شتێکی باشە بۆی هەرێکە لە هەموو دنیاە وایە من زۆر وڵات چون من بۆ نمونە من چوومەتە منشن شاری منشن شوێنێکیانەیە پێڵێن مێژووی ناوخۆی ئەو شارە واتە هەموو کەسایەتەکانی ئەو شارە لە کافتیایەکی گەورە هەمووی هەڵواسراوە خەڵکی دەرەوەی منشنیتیانە لەبەر ئێمەژەگە بتوانین ئەمە وەکو هینە بیرۆکەیەک ئەوەش بکرێ شتێکی باشە ئاجین بە عام ئەمەی هەموو شاری سلێمانیە هەموو کەسایەتەکانی دەوروبەری سلێمانیش بۆیانەیە بێن هەر ماڵی خۆیانە زۆر باشە دەستان خۆش بە کاک کامەران سپاس بۆ تۆمان دوو نەبی سپاس بۆ ئێوە خۆشەویستیش کە بینەری ئەم بەشەی پرۆگرامی ڕۆژێکی نوێ بن تا بینینەوەی تر ڕۆژێکی ئارام بۆ ملایەکتان.